بەڕێزە سیزان کاک سیزان بەڵێ ئەوە چیتە لەگەڵ تا خوشکتە هاوسەرتە برادەرتە قسەمان بۆ ناکە کوردەکەی بازنە با زۆر چاکە خەڵکی کوێ شەقلاوە شەقلاوە لە هەولێر دەژیت بەڵێ زۆر چاکە چۆنە هاتوونەتە فامیلی مۆڵ وەڵام من هەفتەی 3000 لێرەم زۆر حەز لە فامیلی مۆڵە ئەرێ وەڵا بەجددی زۆر زۆر خۆشە بێزار نابی خۆشترین مۆڵە لە هەولێرێ چاکە بەخێر بێن سەر و سەرچاو جابەی بۆ فامیلی مۆڵ و بەرنامەی مایکە سوورەکە بێت و ئەو مایکە سوورەکە بەڵێ ببیتە خاوەن خەڵات و وەنیە بەرنامەکانمانە بینیوە ئەرێ وەڵا زۆر چاکە پێ چۆنە هەندێک مشکلەیە مایکە سوورە نا مشکلە نییە وەنیە نا وەڵا زۆر نۆرماڵە فەرموو پرسیارێکە لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات ئەگەر وەڵامەکەش نەزانی دەبێت تۆ شتێکی خۆشم پێشکەشکی بە چاوان چاوە خۆش بە ئەها چەندە سوڵی کراوەیە پرسیارەکەمان ئەوەیە کام شار بە شاری گردەکان ناسراوە لە کوردستان نا لە جیهان شاری گردەکان بەڵێ شار شاری گردەکان ئەوەی نازانم زەحمەتاوە ئاسانکاری بۆکەم باشە ڕۆما ئەسینە ئیستانبول ئەثێنە ئەکیدی نا گورد و مردی زۆر تێدا نازانم هاوکاری تەکەم بیگۆڕە ئیستانبول بەداخەوە ئەوەش وەڵامەکە غەڵەتە؟ نەزانیت ئەرەوڵا ئەوەش غەڵەتە کەواتە ئەبێت تۆ شتێکی خۆش ڕۆما؟ پێشکەشکەی بەڵێ ڕۆمایە بە شاری گردەکان ناسراوە گردێکی زۆر نازانم. زۆری لێیە شتێکی خۆشمان پێشکەشکە وە کەسی بەسەراتێکی خۆش نوکتەیەک وەڵا هیچم لەبێت شعرێک هەر شتێک تۆ خۆت پێت خۆشە پێشکەشمانکە وەڵا حالی حەزر هیچم لەبێت وەڵا خەڵکی شەقلاوەڵێن دەنگیان زۆر تۆ خۆشە دەنگ دەنگیان ئەوە دەنگم نایەتە دەرێ نەخۆشم قەیناوە نەخۆشی بەس قەینا شتێکمان هەر پێشکەشکە بەخوا نوکتەیەک نازانم. بەسەر هاتێ لەگەڵ ئەو برادەرێتە چی خۆش ڕووی داوە کە کسێریەکەکەم بیرتان نەکەوێتەوە دەڵێ مەڵێ بەڵێ مەڵێ بۆ نەڵێ با بڵێ بۆمە باسکە بە ئێمەش پێ بکەنین بزانین چ شتێکی خۆش ڕووی داوە تێ ناگاوە ئێ باشە دەی یاڵە تۆ بەنایەوە قسە مەکە تێ خۆ نەجات دەینە وەڵا مشکلە مایکە سوورە بەخوا شتێک خۆشمان پێشکەشکە بەسەراتێکی خۆشم بۆ بگێڕەوە لە شەقلاوە چ شتێکی خۆش ڕووی داوە کە لەوێ شەقلاوە بۆن زۆر لە مێژە بەچەم هێشتووە مەلێ 2005 چۆن جێو هێشت بە ماڵەوە هاتن بۆ هەولێر یان چی بۆ ئەوروپا ئەمە لە ئەوڕۆپا من باز ماڵەکەمان هاتەوە بەدەر ئێ زۆر چاکە ئەوروپا خۆشتریان کوردستان تاوان کوردستان طبعا کوردستان خۆش وەڵامەکەی سان بەستم بزانم لای تۆ وەنیە؟ چیڵی لای تۆ چۆنە نانا کوردستان خۆشتراکەیت هەر خۆت بەتەنیا ڕۆشتی بۆ ئەوروپا زۆر چاکە یعنی لە 2013 گەڕامەوە یعنی تەوا بە تاواتی گەڕایتەوە 2013 بەڵێ زۆر چاکە کوردستان کەس ناتوانێت جێ بێڵێ ئەوەشی جێ خۆشە. بێڵێ هاتا مردن بۆی بێتاقەتە وەنیە ئەرێ وەڵا خۆشە کوردستان زۆر بیری چی کوردستان دەکرد کە لە ئەوروپا بووی برادر ئەیە گەڕان و سوڕان خواردنەکانی ماڵەوە ئەوە هیچ هیچەوە خواردن لەگەڵ زۆر حەز هیزانیان لە خواردنێکی دایکدا بریانی بریانی جاب من ڕەفیقێکم هەیە خەڵکی شەقلاوەیە بەڵێ بریانی دروستەکە بەجددی بریانیان زۆر خۆشە خەڵکی شەقلاوە بریانی دڵمەمان زۆر خۆشە ڕەبی لە شتان زۆر ساق سپاس، بێ زۆر سپاس ئافرێتان گەلێک بێ هەر لە زۆر خۆشییا بێت سپاس، زۆر ئەجمعین. سپاس گەلێک سپاس بۆ زۆر بەشداریکردنت سپاس بە کاتێک جەناب. خۆش خوار لەگەڵ زۆر زۆر سپاس.